20 ساڵ لەمەوبەر و لە دۆخێکی ئاڵۆسکاوی و ناوخۆی نێودەوڵەتیدا دوای 2 ساڵ لە ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان و نزیکەی 4 مانگ لە بۆردومانی بارگاکانی کۆمەڵ لە هەورامان، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بانگێشتی ئەمیر و سەرکردایەتی ئەو کاتی کۆمەڵی کرد بۆ گفتوگۆکردن لە قەزای دووکان. بەڵام لەگەڕی دووەمی دانوستانەکاندا میوانداری خانەخوێ بۆ داوێک گۆڕدرا. ئەو بوو لە کەمینێکی نابەرامبەردا بە چاوساخی هێزێکی ناوخۆیی لەسەر ڕێگەی دووکان سلێمانی مامۆستا عەلی باپیر ئەمیر و تۆفیق کەریم و عەبدوڕەحمان سان ئەحمەد و دارا محەممەد ئەمین ئەندامانی سەرکردایەتی و ژمارەیەک پێشمەرگەی دەستەی پاسەوانی کۆمەڵ لەلایەن ئەمریکاوە دەستگیر کران و بە هەلیکۆپتەری سەربازی پنتاگۆن بەرەو زیندانەکانی مست و ئەبوو غرێب و کۆپەر و بووکاو و موقەسر لە ناوەڕاست و باشووری عێراق گوازرانەوە. دوای کۆمەڵێک داوا و فشاری مەدەنی و سەرکەوتنی کۆمەڵ لە هەڵبژاردنەکانی عێراق و ئەنجامدانی گەورەترین خۆپیشاندان و ڕێپێوان لە هەولێر و سلێمانی بۆ ئازادکردنیان، مامۆستا عەلی باپیر دوای 22 مانگ و سەرکردە و پێشمەرگەکانی کۆمەڵ دوای ساڵێک لە زیندانیان بە پەرێزی پاکەوە و بەبێ ئەوەی هیچ تۆمەتێکیان لەسەر بسەلمێت ئازاد کرا. من دوای سزنکرانێکی 22 مانگە لە سژنێکی ئینفرادیدا لەو کاتەوە کە کۆمەڵ لەلایەن زلهێزترین وڵاتی دنیاوە مانۆڕی بەرامبەر دەکرێت باستەم سەرکردەکانی دەستگیر دەکات، ئەم هێزە سیاسیە بەردەوام بە ئامانج دەگیرێت و بە شێوازی جۆراوجۆر پەلامار دەدرێت. لەشکرێکیش لە میدیا و دەستگای دابەستە هەمیشە ئامادەن نان و پیاز بە تۆمەتە دروستکراوەکانی سەر کۆمەڵەوە بخۆن و فوو لە پشکۆی داگیرساوی قساڵ بەسراوەکان بکەن، بەمەش ڕای گشتی دژی کۆمەڵ ئاڕاستە دەکەن. بە درێژایی ساڵانی ڕابردوو دەسەڵاتداران هەوڵی جۆراوجۆریان بۆ تۆمەت هەڵبەستن و کاڵکردنەوەی متمانە بە کۆمەڵ داوە. بەو پێی کۆمەڵ حیزبێکی مەبدەئی و نەلەخشاوە و خاوەنی بنکەیەکی جەماوەری بتەوە، ئەمەش ئەوانی لە کۆمەڵ ترساندووە و هەمیشە ڕێگەی نوێ بۆ ڕوبەڕووبوونەوە بچووکردنەوە و دوورخستنەوەی لە خەڵک و مەیدانی سیاسەت دەگرنەبەر. کۆمەڵی دادگەری وەک حیزبێکی داکۆکیکار لە دادپەروەری و هەوڵدەر بۆ خۆشگوزەرانی هەمیشە لەبەری خەڵکی ستەم لێکراودا بووە و دەنگێکی زوڵاڵ بووە بەرامبەر هێزە ستەمکارە ناوخۆی و بیانیەکان. بەو هۆیشەوە هەموو کات لە ڕووی سیاسی و ئەمنی و میدیاییەوە بە ئامانجگیرا و تەنگی پێ هەڵچنراوە. کۆمەڵ بە هەنگاوە جیاوازەکانی لە بواری حکومڕانی، نوێنەرایەتی، پەروەردەیی و خێرخوازیدا جێی متمانەی خەڵکی کوردستانە و زیاتر لە قەبارەی خۆی خزمەتی کردووە. قوربانی دانیشی لە پێناو دین و ژینی خەڵکدا لە زمانی تیۆرەوە کردووەتە کردداری و وەک نمونەیەکی باڵای ڕازگۆی و بوێری بەردەوامی چاوی لێ دەکرێت.